دوای لە دەستدانی بەشێکی زۆری کێڵگەنەوتیەکان کە لەلایەن حکوومەتی هەرێمەوە سەرپەرشتی دەکران لە ئێستادا داهاتی حکوومەت بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە و بۆ جێگرتنەوەی ئەو داهاتەش حکوومەتی هەرێم بڕیاری چاکسازیدا و لە ناویشیاندا چاوخشاندنەوە بە یاسای خانەنشینی کە ئەمەش بە بڕیارێکی گرنگی حکوومەتی هەرێم دادەنرێت بەڵام لەلایەن بەشێک لە چالاکوانانی مەدەنی هێشتا بڕیارەکە کەم و کوڕی تێدایە و لە گردبوونەوەیەکدا داوا لە حکوومەت و پەرلەمان کرا کۆتایی بە یاسای خانەنشینی پەرلەمانتاران بهێنرێت تاوەکو داهاتی زیاتر بۆ حکوومەت بگەڕێتەوە. سەرجەم پەرلەمانتاران لە خوڵی یەکەم تا چارەم و داهاتوش بە هیچ شێوەیەک خانەنشین نەیانگرێتەوە. پاش تاوەبوونی ماوەی 4 ساڵی خۆیان بگەڕێنەوە سەرکاری خۆیان دەکرێت پەرلەمانتار موچەیەکی شیاوی بۆ پێ بدرێت کە بتوانی لە ژیانێکی معقول بژیت لە ماوەی ئەم 4 ساڵی پەرلەمانتاری نەک وەکو ئەم خولەکە پێمان وابوو 2 ملیۆن دینار بۆ پەرلەمانتار جێگای سەرسوڕمان بوو. داوا لە پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین لە بارترین دۆخ ئێستایە بۆ ئەوەی بتوانن چاکسازی بکەن لە بەهەدەردانی سامانی گشتی بە ناوی جیاجیا و بە بیانی جۆرا جۆر. هەندێک بوون بە وەزیر کە لە ژیانیاندا وەزیر نەبوونە و موچەیەکی 6 ملیۆن دیناری و خانەنشین کراون. پارلەمانتارێکی کۆمەڵ ئیسلامیش دەڵێت وەکو فراکسیۆنی کۆمەڵ پێشتریش پرۆژەی لەم شێوەیان هەبووە و لە ئێستاشدا پاڵپشتی هەر پرۆژە یاسایەک دەکەن کە ببێتە هۆی کەمکردنەوەی بەهەدەردانی سامانی گشتی هاوکات دەشڵێت دەبێت ئەم پرۆژەیە بە یاسایی بکرێت. لە ڕابردووش وە لە ئێستاشا پێمان وایە کە سیستمی موچە لە هەرێمی کوردستان و بە تایبەتی سیستمی پاشەکە و دەبێت ڕێک بخرێتەوە و نەعەدالەتێکی زۆری تایە جیاوازیەکی زۆر هەیە لە نێوان موچەی پلە باڵەکان لەگەڵ موچەی فەرمانبەرانی ئاستی خوارەوە دەبێت ئەمانە هەمووی ڕێک بخرێتەوە بەڵام دەبێت بە یاسا بکرێ و لە پەرلەمانە ئیشی لەسەر بکرێ. لە ڕابردووشا پرۆژەمان هەبووە لەسەر بە تایبەتی موچە خۆرانی خانەنشینی نایاسایی و ئەوانەی کە لە پۆستێکان نەبوون و بەڵام بەو پلەیە خانەنشین کراون بە دڵنیایەوە لە ڕابردووە پرۆژەمانەوە لە ئێستاشا پشتیوانیەوە. لە یەکەم خولی پەرلەمانی کوردستان تاوەکو ئێستا کە هەر خولێک 111 پەرلەمانتار لە خۆ دەگرێت و موچەی هەر پەرلەمانتارێکیش با بڕی 8 ملیۆن پەسەند کراوە کە کۆی سەرجەمی خانەنشینان بەوانەش کە ئاڵوگۆڕیان پێکراوە دەگاتە نزیکەی 500 پەرلەمانتار. لە دوای خانەنشینیش هەر پەرلەمانتارێک بە موچەی 6 ملیۆن خانەنشین کراوە بەڵام دوای بڕیاری پاشەکەوت هەر پەرلەمانتارێک بڕی 2 ملیۆن وەردەگرن و لە دوای خانەنشین بوونیان لەسەر بنەمای پاشەکەوت هەر ئەندام پەرلەمانێک بڕی 3 ملیۆن وەردەگرن کە ئەمەش بەڕای چاودێران بڕێکی زۆرە و داوا دەکەن ئەم خانەنشینیە نەمێنێت یاخود پێداچوونەوەی بۆ بکرێت. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.